بۆ یەکێک لەو هەڵانەی کە حرەکاتی جیهادی تەکفیری تێکەوت بۆیە ناڵم جیهادی گشتی جیهادی تەکفیری تەحدید ئەەکەم کە بە احتیمالات خەڵکیان مثلا ئەکوشت بە احتیمالات خەڵکیان تەکفیرەکرد نەک احتیمالات تەکفیرەکرد لابەرێ بەعکسەوە وەڵا ئەم کەسە ئەگەری هەیە جاسوس بێ ئەکوژرا هەندێک گەنج لە ئێران و فەقیران لیان نابوو حتا وەکو سووریا کاتی فتنە کە چوونە سووریا لەبری هەموو شتێک استقبالکردنیان و ئەمانە وتیان ئەمانە جاسوسی ئێران ئەهلی سونە بوون فەقیران کورد بوون بەس فارسیان نەزانی و کوردی هەر عەرەبیان نەزانی تیان گەن هەموو حکمیان بەسەرا درا بە حکمی جەواسیس و کوژران یەک دوانێکیان ناسی خەڵکی زۆر سادەی فەقیر بوو زۆر دڵساف و ساغ بوون بۆ ئیسلام هەمویان کوژران بەبێ تەبیین لەبەر ئەمرێکی احتیمالە ئەمانە ئێران ناردبنی هەمویان کوشت بۆیە ئەگەر علم تحکمی نەکرد قەتڵ زۆر ئەبێ لە بینی موسڵمانان ئەبێ علم تحکم کە مەسئلەی نیفاق مەسئلەیەکە کە تۆ مامەڵەیەکی تەندروستی لەگەڵا ئەەکەی وەکو موسڵمانان ئەحکامی چۆن خەڵکی موسڵمان مامەڵەی لەگەڵ ئەویشە ئاوە کوفرەکەی باتینە چونکە ئاشکرا هیچ کوفرێکی ئاشکرای نییە هیچ حکمێکی بەسەرا جاری ناکرێ و خۆشەویستمان صلی الله عليه وسلم هیچێکی لە منافقەکانی نەکوشت خۆ چەند جار ئەصحاب شمشێریان ڕاکێشە بە ئەم منافقە بکوژین هیچ نەهی لێکردنە هێژ یەک منافق لە منافقەکان بکوژرێن چونکە ئەحکامی ظاهریان ئەحکامی ئیسلامی بوو بەشێکیشمان هەیە احتیمالێکە ظاهر و باطنی کابرا کافرە ئەوە هیچ گومانی تیانی ئەمەی منافق هیچ گومانی تیان لە ئەحکامی ئیسلامی هەیە ئەوەش ظاهر و باطن هەر کافرە هەر احتیمالاتی نییە یعنی بە ئاشکرا کافر و لە باطن شو هەر کافرە ئیتر خۆ ئەمە ئەگەر پێی نەڵێ کافر زۆر خەتەرە چۆن مەسەڵەن ناتوانی پێ بڵێ ئەوە کافر ئەویش بە هەمان شێوە خۆ ناتوانی پێ بڵێ مؤمن بە زمانی خۆی هاوارەکە لەسەر تەلەڤیزیۆن و مەلەڤیزیۆن کوفری خۆی ئیعلانەکە و ئیستیهزاءەکە بە خۆشەویستمان صلی الله عليه وسلم و جاروات جوێن ئەدا بە خۆشەویستی تۆ خۆ ئەمە خۆ ئەڵێ ماگە شۆ سەر لە ئێوارە دیارە ئەمە کافرە بێتە کافر نامێنە خۆ لەسەر زەویە دیارە ئەو کەسە کافرە ناتوانی ئەم جۆرە پێی نەڵێ کافر چونکە ظاهرەن و باتینەن هەر کافرە لە باتینیا کافر و پیس و ملەوەث لە ظاهر و زمانیشی هەر کافرە سەبی خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تا کۆتایی